سڵاتان لێ بێ بەڕێزان، وێبسایتێکم بۆ هێناون کە تێکەڵی ژیری دەستکردە. یەکێکە لە وێبسایتە زۆر باشەکان لە بابەتی نووسین و پەیپەریەکان دیمی و توێژینەوە و ئیترە بابەتانی کە لەو چوارچێوەیە. وێبسایتەکەشمان ناوی سیناپسە، مەش ئەدرەسەکەیەتی synapse.io. کاتێک سەردانی وێبسایتەکە ئاکەی ئەمە ڕووکارەکەیەتی. ئەم وێبسایتە ئیشی چییە؟ بە کورتی سیناپس ئەتوانین بڵین وەک یاریدەرێکی زیرەکی دەستکردووە یا ژیری دەستکردووە بۆ توێژەران تا لە ناو ملیۆنان داتا و بابەت و زانیاریە بە کەمترین کات تۆ بگەی بەو بابەتە یان ئەو سەرچاوەی یا و توێژینەوەی کە خۆت مەبەستەوە ئەتەوێت لە بوارەکەی خۆتا بەکاری بێنیت و ئیسفادەی لێ بکەیت. باوەڕ پێکراوە لەلایەن چەندین زانکۆ و چەندین پەیمانگا و وێبسایت و ئەو شوێنانی کە لە بابەتی توێژینەوە ئیشەکەن. ئەمە هەموو ئەو شوێنانەیە کە دانیان بەم وێبسایتەیە ناو باوەڕ پێکراون لەلایەوە. کاتێک وێبسایتەکەشەکەیتەوە بەم جۆرەیە سیناپس، لێرەوە تۆ ئەتوانی خۆت تۆمارکەی، بێگومان ئەگەر خۆت تۆمارکەی دەست دەگا بە زۆر ماسەفاتی تر. کاتێک سایناپەکەی خۆت تۆمارەکەی دواتر لە ڕێگەی ساین ئینەوە چیتە ژوورەوە. هەروەها لێرە بەشی پرایسمانەیە کە بە دوو شێوە بەردەسە، هەم خۆڕایی و هەم بە پارە. خۆڕایەکەی دەست بە تایبەتمەندی کەمەگە، بەڵام ئەگەر بەشداری لە پاکێجەکان یا بکەیت لێرە پرایسەیە، توانی سەردانیکەی نرخەکانی هەمووی داناوە، بێگومان ماسەفاتی زیاتر و تایبەتمەندی زیاتر تایاتێ. بێگومان چەندین تایبەتمەندی هەیە. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە ڕێگەت پێیە لە ناو ملیۆنان توێژینەوەی زانستی کە ئەتوانم بڵم زیاد لە 170 ملیۆن پەیپەری زانستی تایە، ڕێگەت پێیە بگەڕێیت، هەروەها فلتەری ورد بەکاربێنی، بەپێی ساڵ بگەڕێی، بەپێی بابەتەکان یان بەپێی دامەزراوە زانستیەکان. کاتێک تۆ موئەسسەیەک یا زانکۆیەک یا پەیمانگایەک ئەتەوێت دەست بە توێژینەوەکانی بگا، ئەم ڕێگەت پێیە. هەروەها تایبەتمەندیەکی تریەوەیە کە ئەتوانیت بەهێزترین و کاریگەرترین توێژەرانی بوارێکی دیاریکراو بدۆزیتەوە. هەروەها تایبەتمەندیەکی تری هەیە، ئەویشەوەیە کە یارمەتی دەدا تێبگەی لە ئێستادا لە جیهاندا چ بابەتێکی زانستی گەرما و ڕەوتی توێژینەوەکان بەرەو شوێچن، کە ئەمە لە نوێترین تەکنیک و نوێترین شێواز و نوێترین توێژینەوە ئاگادارەکاتەوە. هەروەها وەک گوتمان کە تێکەڵی ژیری دەستکردە، سایتەکە سوود لەمە ئایا وەرەگرێت بۆ ئەوەی کورتکردنەوەی توێژینەوەکان و پێدانی مینی ڕیڤیو لەسەر بابەتێکی دیاریکراو بدات، کە ئەمەش بە دڵنیاییەوە کاتێکی زۆر بۆ توێژەرەکە ئاگەڕێنێتەوە. هەروەها خاڵێکی زۆر باشی تر ئەوەیە کە تەنها ژمارە ئاماژە پێدانەکان واتە سایتێنشنس پیشان نادا، بەڵکو شیکردنەوەی ورد ئەکا بۆ ئەوی بزانی کام توێژینەوە لە حەقیقەتدا کاریگەری دروست کردووە تا تۆ بتوانی پشتی پێ ببەستی. ئەمە بێجگە لەوەی بە داتابیسێکی زۆر گەورە و فراوان و متمانە پێکراو دروست کراوە. ئەمەش بۆکسی گەڕانەکەیە، کاتێک تۆ دەوێت گەڕان بۆ بابەتێکی دیاریکراو بکەیت، لێرە ناوەکەی نووسی، بە نمونە ئێمە نووسین ئەمە گەڕانێ بۆ بابەتی سایبەر سکیوریتی بکەین، ئەمە ئەنجامەکانە ئیهێنێت. من ئێستا نە ساین ئەپم کردووە و نە هیچ ئیشتراکیشی کردووە، بەڵام بەپێی خۆڕایەکەی لێرەیە چەند سەرچاوە و چەند بابەتێکی بۆ هێناوم کە ئەتوانم ئیسفادەی لێ بکەم. ئاوەش وەکووە بینین شتی زۆر باشی تایە. بۆیە سیناپس لە ئێستا زۆر باشە بۆ ئەوانی کە لە بواری توێژینەوە و پەیپەری ئەکادیمیایی شەکەن. دڵنیام کاتێکی زۆریان بۆ گەڕێنێتەوە. ئەتوانن بۆ بابەتی زیاتر و فێرکاری زیاتر سەردانی پیجەکەم بکەن بە ناوی سەربەست نەجمەدین لە فەیسبوک، ئینستاگرام، تیکتۆک، یوتیوب، لینکدئین، تا بێبەش نەبن لە نوێترین و باشترین بابەتە فێرکاری و زانستی و تەکنۆلۆژیەکان. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک، خواتان لەگەڵ.